والله سیاسڵاو لێبێ دیارە ئێوارەی ڕۆژی هەینی گەنجێک لەگەڵ سێ هاوڕێیدا دەچێت بەبەستی گەشت و سەیران دەچێت بەنداوی کۆچە دواتر لەوێ لەگەڵ هاوڕەکانیدا مەلوانی داکاوت دواتر لە کاتی مەلەکردندا کەوتۆ دەژێر ئاو و دوای دوو ڕۆژگەڕان لەلایەن تیمەکانی ڕووبارەوانی پردێدا تەرمەکەی نزیکەی کاژمێری 20 خولەک تەرمەکەی دۆزراوەتەوە لە ئێستاشدا من لەو مزگەوتم کە تەرمی ئەو مردویان هێنا و لە ئێستادا دەشۆدێ دواتر لە ڕەوانەی قەبرستانی دەکەن بۆ زانێری زیاتر کە سوکاری ئەو گەنجەم لایە ئەگەر پێم بڵێ کەی چوێ دەرەوە بە ئێوەی وچی چوێ دەرەوە مەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان پێشەچی بە خێراتنی بەڕێستان دەکەین بە خێراتنی ئەو کەناڵە دەکەین دوێنێ ڕۆژی هەینی ڕۆژی جومعە لە ماڵی خۆیان نانی خواردووە سەعات 1:30 بەڕێکەوتووە لەگەڵ چەند برادەرێکی بە مەبەستی گەشتکردن چۆتە سەر بەنداوی کۆچەک لەوێ لەگە برادەرەکانیە ویستوەتی مەلەی کردووە لەگە سێ برادری لەگەڵ بوونا خۆی کردوتە ناو ئاوەکە و چۆتە ئەو بەر ئاوەکە و دوجار گەڕاوەتەوە ئەمبەر لە ناڕاز ئاوەکە دیارە قەلبی تەشەنوجی کردو ئاوەکە سارد بووە و دیارە لۆزێتر تاقەتی بەسەر خۆیان نەماوە و نقمبن ئاوەکە بووە بەڵێ ئەگەر پێم بڵێ کەی تەرمەکەی دۆزرایە بەڵێ دوێنێ ئێمە وەکو هەموو خزمان و هەموو کەس خڕبوونەوە لە سەعات 4ەوە دەست بە گەڕان کرا کە جەنازەکەی کەوت بۆ بن ئاو خنکا بوو خەڵکەکە زۆر گەڕان تیمی غەواسش هاتن بەڵام شەو بەسەریدا هات ئەوان نەیانتوانی مسەرتر بن بەسەر وەزعەکەیە بۆمان نەدۆزرایەوە شەو بوو دنیا تاریک بوو جەماعەتی تیمەکە و غەواسەکە ڕۆیشتنەوە چوونەوە پردێ عیدی پردێ بوون لە ئاڵتون کۆپریەوە هاتبوون گەڕانەوە بەڵام سوپاس بۆخوا ئێمە ئەم بەیانیە پەیوەندیمان پێیانەوە کردو ئەو تیمە بە هەمان شێوە هەم خۆیان پۆلیسی پردێن هەمش تیمی غەواسن ئێمە پەیوەندیمان بە تیمی غەواسی دوکانشەوە کرد دوکان تەقتەقشەوە کرد گوتیان ئێمە بە هەمە شێوە هاوکاریتان دەکەین ئەگەر ئەوان بۆیان نەدۆزراوە ئێمە ئامادەین تیمی غەواسی خۆمان دەنێن هاوکاریتان دەکەین بەڵام سپاس بۆ خواوان ئەم بەیانیە هاتن لەگە خزم و کەسێکی زۆرە هاتن و ئەو تیمەش هات لەگە ئێمە هاوکارمان بوون جەماعەت هاتن و چون تیمی غەواس چوونە سەر ئاوەکە گەڕان و بەم سەعات 2:30 تەرمەکەیان دەرهێنا و تەسمیری دەست ئێمەیان کردو ئەگەر تیمەکانی ڕووبارەوانی لەو بەنداوانەی هەبن ڕەنگە باشتر نەبێ ینی فریا بکەون لەو حاڵەتانە ینی بەڵێ من پێم خۆشە داوا لە حکومەتی هەرێمش دەکەم وەکو خۆم وەکو هەموو خەڵکی کەرکووکش وەکو هەموو ئەو سنوورە داوا دەکەین تیمێکی غەواسی بەقوت لەسەر بەنداوی کۆچەکدا بنن ینی زۆر پێویستە خاستن لەم فەسڵەیە خەڵک دەچێ بە مەبەستی گەشتکردن بەبەستی مەلەکردن گەنجوا هەیە دەڕوا بخۆی دەیوێ گەشتێ بکە تووشی حادیسە دەبێت تووشی خنکان دەبێت ئەم داوا لە حکومەتی هەرێم دەکەم ئەگە تیمێکی بەقوتی غەواس لەسەر بەنداوی کۆچەکدا بنە ئەمن سوپاسیانەکەم و دەستخۆشیان لێ دەکەم ئەگەر ئەوە بکەن بۆ سنووری کەرکووک و بۆ هەموو سنوورەکەی شوان و چەمچەماڵش و هەموو ئەومەتیقەی لێرەیە قەرهەنجیرش وەڵێ دیارە سنووری بەنداوی کۆچەک لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقدایە واروها منەمە ئاماژە بۆ بکەم کە لە بەنداوەکانی پارێزگای کەرکووک و دەوروبەریدا عنی گرفتی سەرەکی ئەوەی لەو بەنداوانەیە پۆلیس یاخود تیمەکانی غەواس لەو بەنداوانەیە نین لەو داوەکو لەو حاڵەتانی کە ڕۆدات زوو فریا بکەن وەروها ڕێژەی خنکانی هاوڵاتی لە بەنداوەکانە تا دێ ڕۆ لە زیادون دەکات بە شێوەیە کە لە پێنجمانگی ڕابردوودا بەپێی ئەو داتایی کە دەستی من کەوتووە نزیکەی 16 نەفەر لە بەنداوەکانی کەرکووک و دەوروپشتی کەرکووکدا خنکاون وەڵێ چام دەگرێمە لای دیار سەبارەت بە تەمەنی ئەو گەنجەکە لە ئاوی بەنداوی کۆچەکدا خنکاوە تەمەنی چەندە و باری خێزانی چۆنە خێزاندارە خاوەنی هیچ منداڵە؟ ئەو گەنجە تەمەنی 17 ساڵە بە ناوی ئەحمەد حسێن شەریف پۆلی یەکەمی ناوەندیە واروها خێزانداری ژنی و خاوەنی سێ خوشک و برایەک وە لە ئێستاژا سەر ڕای خوێندەکەی خەریکی دوکاری دوکانداری و لە دوکانەکەیدا مریشک دەفرۆشێ ئەمە کۆی زانیارەکان وە لە ئێستاژدا چیا وەک لە دیمەنەکان شادیارە کە سوکارەکەی لێرن و چاوڕێن تەرمەکەی بەرەو قەبرستان ئێستادا لە مزگەوتەکە دەیشۆن و بڕیارە هەردوای شۆرینی تەرمەکەشی بەرەو قەبرستان بەڕێ بکەن. وەڵێ دیار سوپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکان.